لە ڕێگەی ئەپلیکیشنی لە زووەوە دەستنە ناو لە زوو تەکسی ڕۆژانە داوا دەکەن. پێشتر کۆمپانیەکانی گەیاندن تەنها خواردن و کەلوپەلیان لە شوێنەکانەوە دەگواستەوە بۆ نێو ماڵەکان و بۆ هاوڵاتیان، بەڵام کۆمپانیای لە زوو بە شێوازێک و بە تەکنیکێکی جیاواز ئێستا لە ڕێگای تەکسی لەم جۆرە هاوڵاتیان دەگەینێت بۆ شوێنانەی کەمەبەستیانە. جا من دەمێت قسە لەگەڵ کاک موسلیم بکەم بۆی بزانم لە زوو تەکسی واتە چی؟ سڵاو لێبێت زۆر خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. بەڵێ لە زوو تەکسی یەکێکە لەم سێرڤسانی ئەپلیکیشنی لە زوو کە بۆ گواستنەوەی هاوڵاتیان بەکاردێت لە ڕێگەی ئەپلیکیشنی لە زووەوە دەستنە ناو لە زوو تەکسی ڕۆژانە داوا دەکەن و دەتوانن شوێنەکانیان نیشان بکەن کە لە کوێنە و بۆ کوێش دەڕۆن. باشە کاک موسلیم ئەو بیرۆکەیە چییە و چۆن سەری هەڵداوە و بەنیازن چیش بکەن بۆ سەرنشینان و بۆ شۆفێرانی تەکسیش؟ دەتوانین بڵێن بیرۆکەیەکی جیاواز نییە، خۆی ئەم بیرۆکەیە هەر هەبووە، بەڵام ئێمە وەکو ئەپلیکیشنی لە زوو کە چەندین ساڵە خزمەتی هاوڵاتیانی کوردستان دەکەین چونکی ئەپلیکیشنیشی خۆماڵین بۆی بیرمان لەوە کردەوە کە تەکسی زیاد بکەین. باشە دەستپێکی تەکسیشمان کارێکی زۆر باش بوو چونکی بەداشکاندنەوە دەستمان پێکرد. باشە نرخەکان زۆر هەرزان کاک موسلیم، ئەو نرخانە چۆنین بۆ هەرزانن؟ بۆ هەرزانن ئەوە دەکەوێتەوە سەر مارکتینگ. ئێمە وەکو مارکتینگ بیرمان لەوە کردەوە کە بە شێوەیەکی جیاوازتر دەست پێ بکەین کە تۆ ئێستا تەکسیێک داوا دەکەی بە 2000 بەڵام ئەڵێیت ئایا سایقی تەکسیەکە زەرەری نییە؟ نەخێر، ئێمە بەشەکەی تری ئەدەین بە سایقی تەکسیەکە. یعنی تۆ وەکو بەکارهێنەر کە تەکسیێک داوا دەکەی 2000 دەیت بەڵام تەنها 2000 نادەی بە سایق تەکسیەکە، ئێمە پارەکەی تری بۆ تەواوەکەین. باشە کاک موسلیم، ئێستا بەنمونە من لە نزیکین لە شەقامی چلمەتری بموێت بڕۆینە گەڕەکی هەڤاڵان، چەندمان لەسەر حسابە گەر بە تەکسی لە زوو بڕۆین؟ 2000. ینی بۆ هەموو شوێنێک لە نێو شاری هەولێر 2000؟ هەموو شوێنێک ناو شاری هەولێر 2000. باشە چیتان کردووە تاوەکو متمانەی خەڵک بەدەست بێن لەو بابەتە؟ ڕابردوومان وای کردووە کە متمانەی خەڵک بە دەست بێنین چونکی ئێمە ئەپلیکیشنێکین، یەکەمین ئەپلیکیشنی گەیاندنین لە هەرێمی کوردستان و عێراق کە دەستمان پێکرد بە گواستنەوەی خواردن و پێداویستیەکانی ناوماڵ و زۆر شتی تر. زۆر سپاس کاک موسلیم، سپاس دەکەم دەستەکان خۆش بێتن. ئەمە قسەی کاک موسلیمە لەسەر تەکسی لە زوو کە بازەوە دەکات بۆ گواستنەوە لە نێو شاری هەولێر بۆ سەرجەم گەڕەکەکان تەنها بە بڕی 2000 دینارە. ئەمەش بەوەی ئەوەی تەکسی لە زوو تازە دانراوە ئەوان هەوڵ دەدەن باقی ئەو پارەیە کە دەمێنێتەوە کۆمپانیا بۆ خۆی دابین دەکات تەنها بۆ ئەوەی هاوڵاتیان لەم بابەتە سوودمەند بن.